ئەم ئاەتە کە لە سوورەتی نەحل هاتووە معجزەیەکی ئیلاهی تێدایە کە سەرسامت دەکات. کەواتە ئایا تۆ لە خۆتت پرسی چۆن هەنگەکان توانیان بەو داهێنەریە هێلانەیەکی ئاڵۆز لەسەر و ئەندازیاری و زانستدا دروست بکەن؟ ئایا چۆن هەنگەکان توانیان شانێکی ئاڵۆز بە تەکنیکێکی ورد دروست بکەن کە لەو شانەیە پاسەوان و شاژن و ئەندازیار و پاکەرەوە هەیە، تەنانەت لە شانەکەدا هەندێک هەن هەیە کە ئاگاداری بێچۆکان دەبن. هەنگەکان دەزانن چۆن خانووە شەشگۆشەکانیان دروست بکەن، تەنانەت لە هەموو ئەمانە سەرسوڕهێنەرتر ئەو پزیشکە غەریزەیە کە ئاژەڵی ئالوارە پراکتیزەی دەکات کاتێک مار پێوەی دەدا. لە کاتی پێوەدانی لەلایەن مارێکەوە ئالوارە پەنا بۆ جۆرێک لە ڕووەک دەبا کە پێی دەڵێن ڕامرام. تێبینی ئەوە کراوەکە ئەم ئاژەڵە لەگەڵ مارەکاندا شەڕناکە تا لەم جۆرە گیایە نزیک نەبێ. ئەگەر لەم جۆرە گیایی لێ نەبێ ئەوە هەرگیز ناچێتە ناو ڕوبەڕووبوونەوە لەگەڵ مارەکە و یەکسەر ڕادەکات، چونکە تاقیکردنەوەکان دەریان خستووە ئەم جۆرە گیایە یارمەتی چاکبوونەوە دەدا لە کاتی پێوەدانی مار، چونکە کاریگەری ڕاستەوخۆ لەسەر چاکبوونەوە و بەهێزکردنی سیستەمی بەرگری لەش هەیە. بۆیە لە کاتی پێوەدانی لەلایەن مارەوە ئاژەڵی ئالوارە بە خێرایی خۆی لە جاکە دەسوێت تا شلەکە دەچێتە ناو برینەکەیەوە و لە مردن ڕزگاری دەکات. بەشێکی ئەم ڕاستیانەش لەسەر ئاژەڵەکان لەم 50 ساڵی ڕابردوودا لەلایەن زانایانەوە دەرکی پێکرا. ئایا ئاژەڵی ئالوارە چۆن دەرکی بەم ڕاستیانە کرد؟ لەکوێوە زانیوێتی؟ چۆن دەیتوانی ئەو شتانە بزانێ کە مرۆڤ نایزانێ؟ وەڵامەکە زۆر سادەیە، چونکە ئەوە فەرمانی ڕاستەوخۆی خوددایە کە بۆ ئاژەڵەکانی دابەزاندووە.